بە تاموچێژی بەهارەوە فستیڤالێکی 5 ڕۆژە لە پارکی هەواری شار بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامی ئەبێت. بێگومان زۆرن ئەو کەسانەی کە هەمیشە حەز و خولیا و بەهرە و توانایەکی یەکجار لە ڕادەبەدەریان هەیە کە بتوانن هێندە هێز و باز و توانای خۆیان زیاتر نیشان بدەن. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەم فستیڤاڵە ئاڵا کردووە بە ڕووی زۆرێک لەو خاوەنکارانە ئەو پیشەوەرانە یاخود ئەو کارە دەستڕەنگینیانە و لە هەمان کاتە ئەو توانێت کە هەمیشە توانیوانە بە دەست و پەنجەکانیان چەندین خواردنی بە تام و بە چێژ و خۆش ئامادە بکەن. هەر بۆیە بە تاموچێژی بەهارەوە لە فستیڤاڵی 5 ڕۆژە لە پارکی هەواری شار چەندین خواردنی کوردەواری و بیانی و خواردنە خۆماڵیەکان و براندەکان ساردەمەنیەکان و چەندین کاری دەستی لە نێو ئەم فستیڤاڵەیە ڕەنگی داوەتەوە. لە هەمان کاتە چەندین چالاکی میوزیک و گۆرانی و هەڵپەڕکێ و لایف میوزیک بە درێژای ئەم 5 ڕۆژە لە پارکی هەواری شار بەردەوامی ئەبێت. دیارە بێگومان کە ئەمڕۆ دەستپێکی ئەم فستیڤاڵەیە ئەبینین سەرجەم خاوەنکارەکان سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ ئەوەی کە بە باشترین شێواز بتوانن پێشوازیەکی گەرم بکەن لە سەرجەم هاوڵاتیان و گەشتیارانی خۆشەویست کە ئەمڕۆ 6 مانگە 6 تاوەکو دەی 6 بۆ ماوەی 5 ڕۆژ لە پارکی هەواری شار توی خۆشەویست توی بینەر ئەگەر ئێستا بینەری شاشە ڕەنگینەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێی ئەتوانی سەردانی ئەم فستیڤاڵە بکەیت کە ئێستا سەرقاڵی خۆ ئامادەکارین سەرجەم خاوەنکارەکان بەڵام لە کاتژمێر 4 دەستپێکی کردنەوەی تەواوی فستیڤاڵەکە بێت تاوەکو کاتژمێر 12. جا بۆ ئەوەی زانیاری تەواو وەرگرین لەسەر کۆی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەچمان لای سەرپەرشتیاری گشتی فستیڤاڵەکە خاتوو بەیان ڕەشیدم لەگەڵا بێت کە بەڕێزیان هەم سەرپەرشتیاری گروپی دەستڕەنگینەکانی کوردستانن بە شێوازێکی زۆر ورد تەواوی زانیاریەکان بە ئێوەی خۆشەویست ئەبەخشێت بۆی ئێوە بتوانن سوودمن بن لە تەواوی زانیاریەکان. خاتوو بەیانە گەر بێتە لای من. سڵاو لێ بێتۆم کاتت باش. سپاس دەکەم سەرچاوم. زۆر سپاس بۆ بەڕێزت. خاتوو بەیان ماوەیەکی زۆرە دەرنەکەوتون بە خۆشحاڵیەوە لەم فستیڤاڵە گەورە و ناوازەیە توانی وتانە کارێکی باش بکەن کە بتوانن زیاتر هاوڵاتیان و گەشتیاران بەڕووی فستیڤاڵەکەیە دەرگایان واڵا بکەن و بێن بۆ پارکی هەواری شار. پێمان بڵێ ئەم بیرۆکەیەتان چۆن بۆ هات فستیڤاڵەکە چی لە خۆیگرێت لە چیەوە واتان کرد کۆمەڵێک خاوەنکار بەشدار بن؟ ئێمە تەوان گروپێکی دەستڕەنگینین نزیکەی لە 1000 ئەندام زیاترمان هەیە تەبەن ئەمانە هەموویان زۆربیان نەخۆشن و خاوەن داوایسی تایبەتون شێرپەنجە و ئەوانیان هەیە و کەم ئەندامیشتن زۆربیان زۆربەشیان کەم دەرامەت و هەژارن دەبەن لەناو ئەم گروپا کۆبوونەتەوە بۆی بتوانن ئێمە سوودێک بەمانەوەکو هەلێکی کار بۆیان بڕەخسێنن و لەناو فستیڤاڵ و پێشەنگەکانە بەشداریان پێ بکەین بە نرخێکی گونجاو. ئەم فستیڤاڵی ئێمە کردومانێتەوە تەنها بۆ بژێوی ژیانی ئەو کەسانەیە و ئێمە توانیمانە بە بەردەوامی ئەو خاوەن پێداویستیەکان و کەم ئەندامەکان بێ بەرامبەر لەناو فستیڤاڵەکانم بەشداری پێ بکەن. کەواتە بیرۆکە سەرێکێکەوە لەوە سەرچاوی گرتووە کە بتوانن زۆرترین خاوەنکار زۆرترین دەستڕەنگین کە تاکو ئێستا ڕەنگە دەرنەکەوتوێت بتوانێت لەم فستیڤاڵەیە داهاتێکی زۆر باش بێتە دەستیەوە و هاوکارێکی زۆر باش بێت لە هەمان کاتان نرخێکی زۆر گونجاویش بێت بۆ سەرجەم ئەو کەسانی کە سەردانی فستیڤاڵەکەکەن کە بتوانن بە نرخێکی گونجاو سوودمەند بن لە تەواوی پێداویستیەکان. پێمان بڵێ ژماری ئەو بەشدار بوانی کە لەم فستیڤاڵەیە بەشدارن چەند کەس بەشداریان کردووە کێ بەشداری کردووە کارەکان من بە کورتی ئاماژەم پێکرد پێم خۆشە لە زاری خۆشتەوە ئاماژەی پێ بکەیت. یانەکەم ئێمە نزیکەی 100 دوکانە بین ئەوانە زۆربیان شێفەکانی کوردستانن زۆربیان فاسفوت و خواردنی مەکسیکیە و خواردنی کۆریە و خواردنەمەنی ئێرانیە و خواردنەوەی کوردواریە و ئەزبەرید و شەربەتەوە ئیتر هەموو بابەتێکی خواردین لە خۆی گرتووە. پاشان جوانکاری ماڵمان هەیە زۆربەشان زۆریان ینی بڵین کە لەگەڵ خۆمانان بەجلی کوردیەوانە و خانمە دەزڕەنگینەکانمان لەگەڵایە کەبابخانێتیایە چاخانێتیایە بەو جۆرەیە. بەیان خان سازکردنی ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندە گرنگە بۆ کوردستان کە بتوانین زیاتر گرنگی بین بە ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە و لە هەمان کاتە بۆ گەشتیارانی دەریشەوە تا چەندە گرنگە؟
طبعا ئەمە شتێکی زۆر چاکە ئێمە هەر لە کوردستانە بڵێنە سلێمانی نین ئێمە بەردەوام بە کەرکک و بە هەولێر و ئەوانشە ئەم فیستیڤالانە ئەەکەینەوە لەبەر ئەوەی بتوانین گەشتارێکی زۆر ڕووبکەنە ناو ئەم فیستیڤالانی ئێمەوانی و بە تایبەتی عەرەبەکان بتوانن لە کولتوری ئێمە تێ بکەن کولتوری بە تایبەتی کوردی بزانن چکە زۆریان پێخۆشە و بازار لای ئەوان شتێکی زۆر باشە کە ئەو شتانە لە ئێمە کڕن بازاری ئێمە گەرمترە بێت. تا چەندە کەسی تازە هاتوۆتە نێو فیستیڤالەکەەوە کە بتوانێت بەشدار بێت ڕەنگە لێرە و لەوێ چەندین فیستیڤالتان ئەنجام بێت دەستڕەنگینیەکان زۆرن بەڵام تا چەندە کەسی تازەش هاتوۆتە نێو فیستیڤالەکەەوە هەیە ڕەنگە بە ئۆنلاین ئیشی کردبێت بەڵام دەرنەکەوت بێت تا ئایسە کارەکانی بتوانێت لەم فیستیڤالەشە کارەکانی هێندەی تر بە گەشتیاران و میوانان بناسێنێ ئەو کەسانە دەرکەوتون؟ ئەکید زۆرمان لەگەڵایەکەوە بە ئۆنلاین ئیشەکان بەسپیان خۆشەکە لەگەڵ منیشا بەشداریکەن بتوانن خۆیان زیاتر بناسیێنن چکە لە فیستیڤال و پێشەنگەکانە زیاتر ئەو ئۆنلاینەکان ئەناسرێن زوربیان ئەڵێن ئێمە بۆ پارە ناهاتوین بەس بۆ ئەوە دەرخستنێک هاتوین کە خەڵکی بمانەسێ فعلەن بۆهۆی دەرخستنیانە لە فیستیڤالەکانە زیاتر ینی کاری خۆیان و بازاریان باشتر ئەکەن. تا چەندە لە ڕووی دابینکردنی سەرجەم ئەو پێداویستانی کە لە لای بەڕێستانە پێشواسیکی گەرم ئەکەن لە میوانان و هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیاران تەبەن شتەکانمان هەمووی ینی ڕۆ بازاری ئەن شتێکی چاکە تایبەتن زۆر بەیان ینی خەڵکە گەشتیارانیەت سەرسام ببن بە ئیشەکان لەگەڵ ئەوشان نرخەکانشان زۆر گونجاوە کە بتوانن لێرە بازارمان باشتر بێت. بۆچی پارکی هەواری شارتان هەڵبژارد کە بتوانن زۆرترین دەستڕەنگین لەم فیستیڤالەیە بەشدار بێتەیە؟ وڵای ترێمە خۆمان ینی حەزێکی خۆمان بوو کە ئێرە هەڵبژێرین دەبان لێرەشە بۆ ئەوەی کە ئەمە زیاتر بەشدار بوانمان زیاتر بەشدار بێ ئێرە فراوانترە بۆ ئێمە و هەوایەکی و جێوێک و یعنی تەبیعەتێکی جوانتریشی هەیە لە شاریشەوە دوورە. ئاماژەمان بۆ کرد کە ئێوە چالاکیەکان زۆرن کە چەندین ستاندی جیاوازتەیە بەشداریان کردووە بەدەر لەوەش هەندێک چالاکی تریشتان هەیە باست کردوتە ئەسپ و عەرەبان و کۆمەڵێک چالاکی هەڵپەرکی و میوزیکە بڵێ ئەو شتانشمان هەیە چالاکیمان هەیە لایڤ میوزیکمان هەیە گۆرانیمان هەیە ڕادیۆمان هەیە بڵێ ئیتر شەوانە ئەسپارەبانەمان هەیە بۆ وێنەگرتن بۆ خەڵک ینی چالاکی ترمان هەیە غێری ئەم چالاکیانەی کە بڵێن بازار بکەینەوانێ چالاکی زۆرمان هەیە ئینشەڵا بابین سەردارمانکەن بە چای خوان شتەکان ببینێن و کاتە زۆر باشە. تا چەندە ڕێنمایەکی دروستانیا و بە سەرجەم خاوەنکارەکان کە بتوانن بە شێوازێکی زۆر باش پێشوازێکی گەرمکەن لە میوانانی خۆشەویست ڕەنگە زۆر کاتەیە من وەکو هاوڵاتێک سەردانی یەکێک لە ستاندەکان بکەم لەم فیستیڤالەیە چاوم تێر ببێت بە شێوازی دیزاین و ڕازانەوەی سەرجەم ئەو بابەتانە یاخود ئەو خواردن و ئەو کارە دەستیانەی کە بەژاروەکان دایانناوە ڕەنگە من وا لێ بکات جارێکی تر سەردان بکەمەوە یاخود ڕۆیەکی خۆشی خاوەنکارەکان لەگەڵ ئەو هاوڵاتی و گەشتیارانە تا چەندێک گرنگە بە هەندوەرگیرێت. تەبەن هەندێک جار کەسێک کە بەشداریەکە یەکەم جارێتی ئەو شێوازە نازانێت چۆن خزمەتی میوانەکان بکە و بەرەوە پێشچوون بچێت بەس دووەم جار سێم جار ینی جار بە جار باشترە بێ و خۆی ئەگۆڕێت ینی گۆڕانکاریەکی زۆر جوانی تیابەتی ئەکرێت. کاتە ڕازانەوەی سەرجەم خواردنەکانیش زۆر گرنگە یا خۆت سەرجەم ئەو کارە دەستیانە کە بە شێوازێکی زۆر جوان دابنرێت بۆ ئەوەی سەرنجی گەشتیاران ڕابگەشتێ ئێوە ئەوەتان بە خاڵێکی گرنگدانە؟ تەبەن ئەکی ستایری ئەو شتانی کە دایێنن بۆ ئەوی سەرنجڕاکێشەر بێ لە لای خەڵکیەوە ئەگەر شتێکی وا هەکە زایت دای بنێ لەوانێت تۆ حەز نەکەی هەر سەیریشی کەی بەلات تێپەڕکەیت و بڕۆیت بەس ئەگەر بە شێوازێکی جوان ستایلێکی مۆدێلی تاز یاخود بە فۆلکلۆری شتێکی جوان دابنێ سەرنجڕاکێشەرە بێ بۆ ئەو کەسە. کەواتە ئێستا لە ئامادەکاریێکی زۆر باشان کە هەم بەڕێستان هەم تەواوی تیمەکەتان کە لێرە ئامادەکاریەکەن ئێستا هاوڵاتیان ڕەنگە زۆر بە تامەزرەوە بیانەوێت لە کاتژمێر 4 لەم فیستیڤالای ئامادە بن بۆ ئەوەی بەشدار بن و بە چاوی خۆیان سەرجەم ئەو براند و کارە دەستیانان ببینن. دوپیامی خۆت چییە بۆ هاوڵاتیان و گەشتیارانی خۆشەویست لە شاشە ڕەنگینەکەی کورساتەوە؟ وەڵی من حەزەکەم هەچ کەسێکەوە لە ماڵەوە دانیشت و کارێک ئەزانێت یاخود بەهرێکی تایە و یاخود پێداویستێکی هەیە و تاین نەبووە ئەتوانێت
لە ڕێگەی ئێمەوە بێتە ناو گروپەکەمانەوە و هەچ کاتێ فیستیڤالە پێشنگی بکەینەوە توانن لەگەڵمانە بەشداری بکەین و ئەمە دەستخۆشیان لێکەین بۆیە بتوانین ژیانیان باشتر بکەین چاوەڕێی هیچ دەستی هیچ کەسێک نەبن لەسەر پێ و هێز و توانەی خۆیان بوەستن ئینشەڵا سەرکەوتوو بن و ئینشەڵا ئەمڕۆژ بێن سەردامان بکەن و بە چاوی خۆیان شتەکانمان ببینن. خۆشبی بەخێر. سپاس بۆ وتەکانت دەستەکانە خۆش بێت. بڵێ وەک خاتو بەیان ئاماژی بە کۆمەڵێک خاڵی گرنگ کرد دەربارەی بەڕێوەچوونی فستیڤالەکە ئەگەر هاوکارم کاک مەحموود بەشێک لەو دیمەنانەتان بۆ بگازێتەوە ئێستا لە ئامادەکاریکی زۆر باشان سەرجەم تیمی تایبەتی و ڕێخەرانی ئەم فستیڤالە کە ئەبینین ستاندەکان ڕاستە جارێ سەرجەم کەلوپەر و پێداویستیەکان و خواردنەکان نەهاتووە بەڵام خۆیان ئامادەکەن چەند کاژمێرێک لە بەردەمیانەیە تاوکو کاژمێر چوار بە شێوازێکی زۆر باش ئامادەکاریەکی زۆر باش ئەکرێت بۆ سەرجەم ئەو ستاندانەی کە خاوەنکارەکان تیا بەشداریان کردووە زۆر بە کورتی یەکێک لەو ئامادەکارانە یاخود لە پرسای شێفەکانم لەگەڵ ڕاوێژکاری شێفەکان کاک ئارام بابزانین چۆن خۆیان ئامادە کردو بۆ فستیڤالەکە کاک ئارام ئەگەر بێتە لای من سپاس دەکەم سڵاو لەبێت تۆم کاتت باش بێت بەخێر بێن سەرچاوەکانم بەخێر بێن کاک ئارام پێمان بڵێ وەکو ڕاوێژکاری شێفەکان ئێوە چۆن لەم فستیڤالە بەشداریتان کردووە ئەتانەوێ چی بە هاوڵاتیان و گەشتیاران بڵێن لە ئیستایەکە سەرقاڵی ئامادەکاری سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو شێفەکانی کوردستان ئەمڕۆ من پێشتر لێرە دادوەر بووم 11 شێوبووین لێرە دادوەر بووین ئەم جارە خۆمان بەشداریمان کردووە حەزمان کرد زیاتر لە ناو خەڵکەکە بین بە حکومی خەڵک زیاتر حەزەکات خواردنی شێفەکان بە تایبەت تاقیکاتەوە بۆیە ئەم جارە ئێمە زیێمە خودی خۆم حەڤەکە پرم لێرە گرت بۆ شێفەکانی خۆمان بۆی ئەمە بە یەک تیم هەمومان بتوانین بەشداری بکەین لێرە زۆر باشە دەستان خۆش بێت بە ئومێدین ئامادەکاریکی زۆر باش بێت دەستەکانە خۆش بێت سپاس بۆ وتەکانت خۆشەویستان وەکو دوو میوانەکەم ئاماژەیان پێکرد بە شێوازێکی زۆر باش ئامادەکاری ئەکرێت تۆی خۆشەویستیشە توانانی لە کاتژمێر 4 تاوکو 12 شەو هەر کات دەرفەتت هەبوو بتانی سەردانی نێو ئەم فستیڤالە جوانە بکەیت کە لە ناو پارکی هەواری شارە بەڕێوە دەچێت دووبارەی ئەەکەمەوە کە ئەمڕۆ 6 تاوکو 6 فستیڤالەکە بەردەوامی ئەبێت و دەرگای واڵایە دەرگای پارکی هەواری شار تۆ توانێت بێ بەشدار بیت ئەمەش هەلو دەرفەتێکی زۆر باش ئەرەخسێنێت هەم بۆ ژێرخانی ئابووری وڵاتمان کە بتوانین زیاتر گرنگی بین بەوەی کە لە ڕووی ئابووریەوە داهاتێکی باش بۆ سەرجەم خاوەنکار و براندەکان دەستەبەر ببێت لە هەمان کاتە ناساندنی سەرجەم ئەو کارانەیە کە لە سەرجەم شارەکانی کوردستان و شار و شارۆچکەکانەوە خاوەنکارەکان بەشداریان کردووە لە هەمان کاتە بیرمان نەچێت خاوەن پێداویستی تایبێت کە بەشێکی گرنگی ئەم فستیڤالان ئەوانیش چەند ستاندێکیان بۆ ئامادە کراوە تاوکو بتوانن هەم خۆیان بناسیێنن لە ڕێگی کارەکانیانەوە هەم داهاتێکی زۆر باشیش بێتە دەستیانەوە.